عزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان گفتوگۆکردن ئەبێ لەبارەی هەڵکشانی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان. ئەم تەوەرە هاوکاتە لەگەڵ سەردانی ڕێزدار کاک نەچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ کۆماری ئیسلامی ئێران و هاوکاتە لەگەڵ هەڵکشانی جارێکی تری پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لە دیدار و سەردانەکان بۆ هەرێمی کوردستان و بە پێشاونەشەوە سەردانەکانی هەرێمی کوردستان بۆ دەوڵەتانی ناوچەکە. ئەم تۆرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز چرا شەماڵ شرۆڤەکاری سیاسی. چراخان بەخێر بیت و خۆشحاڵین. زۆر سپاس. بۆ پێی کە جەنابەت پسپۆڕیت هەیە لە بواری زانستی سیاسی و پەیوەندی نەودەوڵەتیەکان. پێم خۆشە قسە بکەین لەوەی کە هەرێمی کوردستان ئەگەر بگەڕێنەوە گەڕانەوەکی کورد فلاشباکێکی کورد لە سەردەمی شەڕی ڕوبەڕۆبوونەوەی تیرۆریستانی داعشا هەرێمی کوردستان ئاسۆی بەختی گەشا بووە و بەردەوام ترافیکێکی دیبلۆماسی لەسەر هەولێر هەبوو و هەر لەو زەمانە ژمارەیەکی زۆر لە سەرۆک دەوڵەت و سەرۆک وەزیر و وەزیرانی جەنگ و وەزیرانی دەرەوە و زۆرێک لە کاربەدەست و وەفدە گەورەکان ئاهات هەرێمی کوردستان و بە تایبەتی سەردانی هەولێریانە کرد و بۆ چوون و پێگەی هەرێمی کوردستانیان بۆ گرنگ بوو. لە دوای کۆتایی هاتنی شەڕی دژ بە تیرۆریستانی داعش جۆرێک لە سستی جۆرێک لە داخشان لە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان هەبوو کە بەشە لە شرۆڤەکارەکان باوەڕیان وا بوو کە جارێکی تر ممکن نییە هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ ئەو زەمانەی کە شەڕی داعش هەبوو و هەرێمی کوردستان جارێکی تر ئەو بروزە ئەو گەشەیە ئەو پێشکەوتنە دیبلۆماسیە بەخۆیەوە ببینێتەوە. خوێنەوەی تۆ چییە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان جۆرێک لە داخشانی بەخۆیەوە بینی لە زەمانێک؟ لە زانستی سیاسەتدا هیچ پەیوەندیەک بە چەقبەستووی نامێنێتەوە. هەڵکشان و داکشان ڕوئەدا بەرز و نزمی ڕوئەدات ساردی لە پەیوەندەکانە ڕوئە ئایا لە نێوان دوو دەوڵەتدا بێ یان لە نێوان هەرێم و دەوڵەتێکدا بێ یان لە ناوخۆی خودی دەوڵەتەکەدا بێ لە نێوان چیان و لایەنە سیاسەکانە. ئەمە شتێکی نۆرماڵ و تەندروستە. مەرج نییە پەیوەندەکان هەمیشە لە ئاستێکی بەرزابن ڕەنگە لەسەر ڕووداوێک لەسەر حەدەسێک کە ڕوئەدات لە نێوان ئەم دوو دەوڵەتەدایان بۆ نمونە هەرێمی کوردستان و یەکێک لە دەوڵەتە دراوسەکانی عێراقدا ئەمە شتێکی نۆرماڵە چونکە لە زانستی سیاسەتدا شتێک نییە بەوەی ئەوەی کە پەیوەندیەکان هەمیشە بڵین لە ترۆپکی ئاشتیا بن و هیچ ساردیەک لە نێوانیاندا ڕوونەیە بارگژیش ڕوئەیە بەڵام هیچ شتێک ناگاتە بڵین قۆناغی دژایەتی دوژمنایەتی کردن بۆ ئەوەی پەیوەندیەکانی نێوان ئەم دوو دەوڵەتەیە ئەم دوو هەرێمە بپچڕە. بۆیە ئەوەی کە ڕوویدا لە دوای 2007ەوە بارودۆخێکی ناهەستیار بوو کە بەسەر هەرێمی کوردستانە هاو ئەویش دەرئەنجامی ئەوەی کە بڵێن هەم خودی عێراق هەم دەوڵەتانی دراوسێ عێراق هەرێمی کوردستان چوو بۆ قۆناغێکی سەرکەوتووەوانێ و هەروەها دەوڵەتانی زلهێز لە هەموو دنیاوە پەیتا ڕویان لە پایتەختی هەرێمی کوردستان نەکرد چونکە هەولێری پایتەخت کلیلی چارەسەری کێشەکان بوو دەرگای پەیوەندیەکان بوو هەر کێشە و گرفتێک حتا ئەگەر لە بەغداش ڕووی بەهاتایە بۆ چارەسەرکردنەکەی دەهاتنا پایتەختی هەرێمی کوردستان و لەگەڵ گەورە بەرپرسانی هەرێمی کوردستانە کۆ ئەبنەوە بۆ ئەوەی کە لە ماوەکانی هەر زۆر بە کورتی لە ماوەکانی ڕابردوودا ڕوویدا شتێکی نۆرماڵ بوو ئەوە تا ئێستا ئەیبینین کە هەرێمی کوردستان چۆتە قۆناغێکی نوێی پەیوەندیەکانەوە چ لەگەڵ خودی عێراقدا بێت چ لەگەڵ دەوڵەتانی دراوسێ عێراقا بێت کە ئێران و تورکایە ئەوە ئەم چوونە ناو پەیوەندی نوێشەوە دوولایەنەیە چ لەگەڵ عێراقدا چ لەگەڵ تورکیادا و هەروەها چ لەگەڵ ئێراندا ئەوە بوو لە ماوەکانی ڕابردووە سەرۆک وەزیرانی عەفوونکە سەرۆک کۆماری تورکیا بە سەردانێکی فەرمی هاتە عێراق و دوای ئەوەش هاتە هەرێمی کوردستان لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستانە کۆ بووانەوە دوا بە دوای ئەوە سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز کاک نێچیروان بارزانی بە سەردانێکی فەرمی چۆ عێراق و کە لەگەڵ گەورە بەرپرسانی عێراقدا کۆ بووانێ و هەر بە دوای ئەوە کۆتایی بە زنجیرە سەردانەکانی نەهێنا بە سەردانێک ئێستا لە تارانی پایتەختی ئێرانە بۆ چارەسەرکردنی ئەو نەنگی و کێشانەی کە لە نێوان چێ بەغداد و هەرێمی کوردستانە هەیە و هەروەها چ لە نێوان هەولێر و تاراندا هەیە بۆ ئەوەی هیچ نەبێ ئەگەر چارەسەری ڕیشەیەکی نەکەن بەڵام چارەسەری بەشێک لە کێشە ئەو نەنگیانە بکەن کە لە نێوان هەم بەغدا و هەولێرا هەیە هەم لە نێوان هەولێر و تاراندا هەیە. چاخان ئەوەی کە ئێمە لەسەر ئاسی عێراق هەستی پێکەین بە تایبەتی ئەو زەمانی کە جەناوە دواسیەکەی زەمانی هەڵکشانەوەی
دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەگەر سیر بکەین چ وەفدێک تەنانەت لە ئەوروپا لە ئەمریکا لە وڵاتانی دیکەی جیهانەوە دێنە بەغداد بە دڵنیایی و سەردانی هەرێمی کوردستانی شەکەن و پێگەی هەرێمی کوردستانیان بۆ گرنگە هەروەی کە جەنابەت ئاماژت پێکرد کاتێک ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆکی دەوڵەتی تورکیا دێتە بەغداد دێتە هەولێریش ینی خوێنەوەت بۆ ئەمە چییە کە لە عێراقا دوو پایتەخت هەیە دوو پایتەختی بەهێز هەیەوە هەولێر وەکو جۆرێک لە دیفاکتۆ وەکو جۆرێک لە پایتەختی هەرێمێکی بەهێز هەمیشە لە ناو ئەو سەردان دیبلۆماسیانەیە شوێنی هەیە پێگەی هەیە ڕۆڵی هەیە و سەردانەکان چۆن بۆ بەغداکرێن بۆ هەولێریش بە هەمان نەفەس و بە هەمان ئاست و ڕەنگە هەندێک جار وەفدەکان چەند کاتژمێرە زیاتریش لە هەولێر بمێنەوە و دیدار و پەیوەندیەکانیان فراوانتریش بێت. هەرێمی کوردستان بە دەرلەوەی لە ڕووی جیۆپۆڵەتیکەوە پێگەیەکی گرنگی استراتیژی هەیە و هەروەها لە ڕووی ئەمن و ئاسایش و سەقامگیریشەوە نموزەجێکی جوانی عێراق و هەروەها ناوچەکەشە دەبینین کە ئەو وەفدانەی کە دێنە بەغداد زۆر جار نان خواردنەکانیان لە ناو پایتەختی کوردستانە دەکەن یعنی خوانەکان دێنە پایتەختی ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو ئەمن و ئاسایش و پێشکەوت و سەقامگیری کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەمە دەگەڕێتەوانێ بۆ ئەو ڕۆڵە ئاشتی خوازەی کە هەرێمی کوردستان بەبێ لایەنگیری بۆ هیچ ئەوەی کە خۆی لە یەکلایی بکاتەوە بۆ هیچ دەوڵەتێک بۆ هیچ تەیارێک هەمیشە ڕۆڵێکی هاوسەنگی بینیەوە خۆی نەکردۆتە لایەنگیر بۆ هیچ لایەنێک بۆیە دەبینین چەند بەغداد گرنگی هەیە بۆ دەوڵەتانی دراوسێی عێراق بە هەمان شێوە هەولێری پایتەختیش هەمان گرنگی هەیە چ بۆ تورکیا چ بۆ ئێران ئێمە بۆیە باسی ئەم دوو دەوڵەتە دەکەین ئەم دوو دەوڵەتە مەسەلەن سنووری هاوبەشیان هەیە لەگەڵ عێراق و هەرێمی کوردستانە ئێران بە نزیکەی 1300 کیلۆمەتر سنووری هاوبەشی هەیە لەگەڵ عێراقدا و هەروەها بە نزیکەی 600 کیلۆمەتر سنووری هاوبەشی هەیە لەگەڵ هەرێمی کوردستانە بۆیە ئەو چ پەیوەندیەکیان لەگەڵ عێراقدا هەبێت لە ڕووی ئەمن و ئاسایشەوە هەمان پەیوەندیشیان هەیە لەگەڵ هەرێمی کوردستان واتە پەیوەندیەکانیان لەگەڵ عێراق و هەرێمی کوردستانە پەیوەندێکی سێقۆڵیە کەم کات هەبووە پەیوەندیەکی دووقۆڵی بێ لەگەڵ عێراقدا کەم کات هەبووە کە هاتبێتنە عێراق تەنها لەگەڵ بەرپرسانی عێراقدا کۆبوونەوەوانێ دەبێت هاتبێتنە هەرێمی کوردستانیش و لەگەڵ گەورە بەرپرسانی هەرێمی کوردستانە کۆ ببێتنەوانێت چونکە هەرێمی کوردستان وەک پێشتر ئاماژەم پێیا کاک سەربەز بەڕاستی لە ڕووی ئەمن و ئاسایش و سەقامگیریەوە نموزەجێکی جوانی پێشکەش کردو و سەرنجی هەم دەوڵەتانی ئیقلیمی ڕاکێشاوە هەم دەوڵەتانی بڵێن چ ئەمریکا بێ چ ئەوروپا بێ ڕێکێشاوە بەلای خۆیانەوە و هەوڵ ئەدەن بە هەمویان ئەم هەرێمە ئەم ئاسایش و سەقامگیری بەردەوام بێت چونکە چەند ئاسایش و سەقامگیری هەرێمی کوردستان بەردەوام بێ ئەوەندەش لە سوود و قازانجی ئەو دەوڵەتانەیە. چراخان لە دوای سەردانەکەی ڕەجەب تەیب ئەردوغانی سەرۆکی تورکیا بۆ هەولێر ئەمڕۆ سەرۆکی هەرێمی کوردستان ڕێزدار کاک نەچیروان لەگەڵ سەرۆک کۆماری ئیسلامی ئێران کۆ بێتەوە یعنی ئەوەی کە هەرێمی کوردستان بۆ ئاستە جارێکتر پەیوەندیەکانی هەڵکشاوە لە هاتنی سەرۆک کۆماری تورکیاوە بۆ هەولێر و لە سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ دیداری سەرۆک کۆماری ئێران ینی هەز ناکەی ئەمە بە جۆر لە جۆرەکان هەرێمی کوردستان توانی بێتی بە ئاستێکی زۆر باش دیبلۆماسیەتی خۆی ببوژێنێتەوە و بە تایبەتیش لەسەر ئاستی ئەم منتیقەیە ئێران و تورکیا دوو دەوڵەتی زەبەلاحن دوو دەوڵەتی گەورە و خاوەن هەژمونی ناوچەکەن ئەوەی کە هەرێمی کوردستان بتوانێت پەیوەندی لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە بەم ئاستە گەشە پێباوە ئێمە زۆر جار لە سەردانەکانی سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بۆ وڵاتانی خەلیجی عەرەبی بە تایبەتیش بۆ سعودیا بۆ قەتار بۆ بەحرین بۆ بەشی لە دەوڵەتانە بینین کە لە ئاستی زۆر باڵایە استقبالی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی کوردستان ئەکرێ هەستەکەیم قۆناغێکی زێڕین بێ بۆ ئەوەی جارێکی تر هەرێمی کوردستان دیبلۆماسیەتەکەی بەرێتەوە قۆناغێکی زێڕین و ئەو گەشەی کە ئێمە لە دڵەوە ئەخوازین هەرێمی کوردستان هەرێمێکی خاوەن دیبلۆماسیەتێکی بەهێز بێ بەرەو ئەو ئاستا هەڵکشا بێتەوە.
ئەگەر باس لە ماوەکانی ڕابردوو بکەین بەڕاستی هەم سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها هەم سەرۆکی هەرێمی کوردستان زنجیرەیەک پەیوەندی دیبلۆماسیان سازداوە چ لەگەڵ دەوڵەتانی دراوسێت چ لەگەڵ عێراقدا بەڕاستی ئەم دوو کارەکتەرە گەورەی هەرێمی کوردستان هەمیشە هەوڵی فراوانکردنی پەیوەندیەکانی هەرێمی کوردستانیان داوە هەمیشە بە شێوەیەکی میانڕە و هەوڵی گفتوگۆ و دیالۆگیان داوە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی هەرێمی کوردستان چ لەگەڵ ئێران بێ چ لەگەڵ تورکیا بێ هەمیشە ڕۆڵێکی کاریگەریان هەبووە بۆ ئەوەی هەرێمی کوردستان دانەبڕێت لە پەیوەندی هەرێمیەکان لە پەیوەندی نێودەوڵەتیەکان ئەوەی کە ئێستا دەیبینین سەرۆکی هەرێمی کوردستان لە ئێرانی پایتەختە و بێگومان چەندین مەلەفی گرنگ لەوێ تاو توێ دەکرێت کە ئەو مەلەفانەش یەکێکیان ڕەهەندی سیاسی هەیە یەکێکیان ڕەهەندی ئەمنی هەیە یەکێکیان پەیوەستە بە ڕەهەندی ئابوووریەوە کە هەرسێ ڕەهەندەکە بۆ هەرێمی کوردستان و بۆ ئێرانیش گرنگە واتە بەرژەوەندی هاوبەش هەیە چ لە نێوان ئێران و لەگەڵ هەرێمی کوردستان چ لەگەڵ تورکیادا لەگەڵ هەرێمی کوردستانە و من پێم وایە بەڕێز کاگنی چرەوان بارزانی بە کۆمەڵێک دەستکەوتی گەورەوە دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و هەروەها ئەو گرژی و نەنگی و ئاستەنگی و ململانەی کە لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە لە هەرێمی کوردستانە بە گفتوگۆیەک و بە دیالۆگێک چارەسەری بکات و هەروەها دیسان ئەو کێشە و گیر و گرفتانەی کە لەگەڵ بەغدادا هەیە چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی کێشەی موچەوە ئەمانەش بە شێوەیەکی دیبلۆماسیانە و بە شێوەیەکی مرونە چارەسەری بکات بۆیە بەڕاستی هەردوو کارەکتەری هەرێمی کوردستان سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێمی کوردستانیش لە ئێستاشتا و لە ماوەکانی ڕابردوشتا ڕۆڵ و کاریگەریەکی گەورەیان هەبووە لە پاراستنی پێگەی هەرێمی کوردستان چ لە ڕووی دیبلۆماسیەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئەمنیەوە چ لە ڕووی ئابووریەوە هەمیشە ڕاستە بەرزی و نزمی هەبووە و هەروە هەرێمی کوردستان بە بارودۆخێکی نەخوازرا و هەروە قەیراناویدا تێپەڕیوە بەڵام هەمیشە مەسەلەن ئەم دوو کارەکتەرە کە پێشتر ئاماژەم پێدا هەمیشە لە هەوڵی بەردەواما بوون بۆ ئەوەی هەرێمی کوردستان لەو دۆخە چەق بەستووە بپەڕێنەوانێ. چراخان ئەوەی کە هەرێمی کوردستان لە ماوەی 33 ساڵی ڕابردووە هەوڵی یاوە یا سیاسەتەکەی بۆ جۆرەیە کە نەبێ بە مەترسی بۆ سەر ئەوانی تر خوێندنەوەت بۆ ئەم دیوە یا بۆ ئەم ڕەهەندەی دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان چییە لەوەی کە هەرێمی کوردستان بە ئاستێکی باش پێوەستە بەوەی کە لە چوارچێوەی سیادی عێراقا ئیلتیزام بە مافەکانی خۆی بکات و ممارەسەی سوڵتەی سیاسی خۆی بکات لە هەرێمی کوردستانە بەبێەوەی ببێ بەسەر ئێشە و بە مەترسی بۆ ئەوانی تر. هەرێمی کوردستان بەپێی ئەو ئەزمونەوە هەروە خوێندنەوەی ئەو 33 ساڵی ڕابردووە هیچ کاتێک نەیهێشتووە هەرێمی کوردستان ببێتە پێگەی مەترسی و هەڕەشە چ بۆ سەر خودی عێراقیا چ بۆ سەر ئێرانیش و تورکیاش هەمیشە ئەو هاوسەنگی پاراستووە کە هیچ کات هەرێمی کوردستان نەبێتە لانکەیەک بۆ سەر مەترسی ئاسایشی نەتەوەی ئێران و تورکیایە بۆیە پێم وایە لە گفتوگۆ و دیالۆگ و سەردان و سەردانەکانی هەرێمی کوردستان و یا سەردانەکانی ئێران و تورکیا بۆ هەرێمی کوردستان کە مەلەفی گرنگی نێوان ئەم دوو دەوڵەتە لەگەڵ هەرێمی کوردستانە مەلەفی ئەمنیە چونکە وەک پێشتر ئاماژەم پێیا سنووری هاوبەش هەیە بۆیە هەمیشە تەرکیز لەسەر ئەوە دەکەنەوانێ کە هەرێمی کوردستان و هەروەها بەهماشەوە چۆن هەرێمی کوردستان نابێتە مەترسی بۆ سەر ئاسایش و ئەمنی قەومی ئەو دەوڵەتانە دەبێ ئەوانیش بەرپرسیار بن بەوەی کە ئەمن و ئاسایشی و هەروەها سەقامگیری هەرێمی کوردستان بپارێزن. کاک سەربەز لە ماوەکانی ڕابردووە ئەوە بوو کە بینیمان بە بیانووی جۆرا و جۆر مەسەلەن هەرێمی کوردستان دەکرایە ئامانج بە بۆی کە مەسەلەن بنکەی موساد هەیە کە لیژنەی ئەمنی دەوڵەتی فیدراڵی عێراقیش ئەوەی پشتڕاست کردوانێک کە هیچ بنکەیەکی موساد لەوێ نییە ئەمە یەکێک بوو لەوانەی لەو هۆکارانەی کە هەرێمی کوردستان بڵێن هەرێمی کوردستان لە سەروەریەکەی بدرێەوە هەروەها درۆن و موشکی ئاراستە بکرێت بۆ پێم وایە یەکێک لە بابەتە گرنگەکانی کە دەکرێتە بابەتی گفتوگۆ لە نێوان سەرۆکی هەرێمی کوردستان و بەرپرسانی باڵای ئێراندا ئەو مەلەفی ئەمنی ئەبێ مەلەفی
هەدەفی ئەمنیە بۆ چارەسەرکردنی ئەوەی جارێکی تر هەرێمی کوردستان نەکرێتە ئامان چ لەلایەن خودی ئێرانەوانێ چ لەلایەن ئەو گروپانەی کە لە عێراقدا نزیکن لە ئێرانەوە چونکە چەند هەرێمی کوردستان هەڵدەستێت بەوەی کە بەرپرسیار بێ بەوەی کە ئاسایش و ئارامی ئەم دەوڵەتانە بپارێزێت و وەنابێتە مەترسی بۆ سەریان و کە هەمیشە ئەوەی پاراستووە دەبێ ئەو دەوڵەتانەش ئەمن و ئاسایش و سەقامگیری هەرێمی کوردستان بپارێزن چونکە بەرژەوەندیەکە هاوبەش و دوولایەنەیە ناکرێت هەرێمی کوردستان پابند بێت پابند بێ بۆ دڵسۆزیی خۆیەوانێ بۆ ئەوەی نەبێتە هەڕەشە بۆ سەر هیچ کام لەو دەوڵەتانە دەبێت ئەو دەوڵەتانش بە بەرپرسیارەتی خۆیان هەڵبسن و هیچ کاتێک ئەمن و ئاسایش و سەقامگیری هەرێمی کوردستان نەخەنە مەترسیەوانێ. چراخان لە پاڵ ڕەهەندە سیاسیەکەیە دیبلۆماسیەت ڕەهەندی ئابووری بەتایبەتی لە سەردەمی ئەمڕۆیە زۆر ساڵە، ینی بەشێکی گەورە لە دەوڵەتان، بەشێکی گەورە لە هەرێمەکان، بەشێکی گەورە لە حکومڕان و سیاست مەدارەکان و حکوومەتەکان بیر لەوەکەنەوە هەمیشە لە ڕێگەی دیبلۆماسیەتەوە پەرە بە لایەنی دارایی دەوڵەتەکەی خۆیان بن. ئەمەش بە ڕێگەی ئەوەی کە تۆ چۆن بەرژەوەندی بۆ ئەو دروستەکەی تا ئەوش بەرژەوەندەکانی تۆ بپارێزێ، تۆ چۆن واکەی کە بەشی لە کاڵا زیادەکانی خۆت لە شوێنێکی تر ساک بێتەوە و لە بەرامبەرە ئەوش بتوانێت تیجارەت و بزنسی خۆی بکە. خوێندنەوە چیە بۆی کە هەرێمی کوردستان توانیوێتی لەگەڵ دەوڵەتانی ناوچەکەیە دەست و پەنجە نەرم بکەوە لە ڕووی داراییەوە ئەگەر سوودی پێ نەگەیاند بێتن زەرریشی پێ نەگەیاندون و سوودەکەش سوودێکی دوولایەنەیە. هەرێمی کوردستان سوودی لە دراوسێتی ئەوان و لەو بزنس و بازرگانی و ئاڵوگۆڕە بینیوە، دەوڵەتانی ناوچەکەش بە هەمان شێوە سوودیان لە ئابووری هەرێمی کوردستان بینیوە. خوێندنەوەت بۆ ڕەهەندی ئابووری لە دیبلۆماسیەتی سیاسەتی هەرێمی کوردستانە چۆنە؟ سیاست و ئابووری گرێدراون بە یەکەوانەیە، دەتوانین بڵێین دوو جەمسەری پێکەوە گرێدراون لە ماوەی بڵێن ساڵەکانی بە نزیکەی ساڵ و نیەک بۆ 2 ساڵە ئەبێت پەیوەندی ئابووری و بازرگانەکانی نێوان هەرێمی کوردستان و ئێران بە دیاریکراوەی داکشانێکی بەخۆیەوە بینیوە ئەمیش دەگەڕێتەوانێ بۆ ئەو دۆخە ئابووریە یان ئەو قەیرانەداریەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد بە نزیکەی ساڵانە بە ملیارات دۆلار بازرگانی ئابووری بازرگانی و ئاڵوگۆڕی بازرگانی و ئابووری لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێراندا هەیە. بۆیە چەند بڵێن لە ڕووی سیاسیەوە ئەم هەرێمی کوردستان لەگەڵ ئێرانە پەیوەندیەکانیان لە باشیا بێ، هێندەش پەیوەندی ئابووریەکان گەشە ئەکات و بەرەو هەڵکشان ئەچێت. بەڵام ئەوەکو پێشتر ئاماژەم پێەیە ئەوە نزیکی بۆ ماوەی 2 ساڵێک ئەچێت بەهۆی ئەو قەیرانە ئابووری کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە پەیوەندی بازرگانەکانیش داکشانێکی بەخۆیەوە بینیوە. پێم وایە بەهۆی ئەم هەوڵە دیبلۆماسیانەی چێ سەرۆکی هەرێمی کوردستان و هەروەها چێ سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان پێم وایە دەستپێکێکە بێ بۆ دوو بە رابوژانەوەی ئابووری هەرێمی کوردستان و هەروەها برەودان بە پەیوەندی بازرگانەکانی چێ هەرێمی کوردستان بێ لەگەڵ تورکیادا چێ هەرێمی کوردستان بێ لەگەڵ ئێراندا، چونکە سنوورێکی هاوبەشی نزیکمان هەیە لەگەڵ ئەم دوو دەوڵەتەدا و هەروە پەیوەندیەکی مێژووی قوڵیشمان هەیە لەگەڵ هەر لەم دوو دەوڵەتەدا. بۆیە من پێم وایە ئەوان چەند سوودمەندە بن لە ئێمەش سنبەتمە بین لەوانە. بۆیە پێویستە لەسەر هەردوو لایەن کە ئەو پەیوەندیانە بپارێزن و زیاتر کار لەسەر تۆخکردنەوەی خاڵە ئیجابی بەرژەوەندەکانی نێوانیان بکەن و هەروەها خاڵە سلبیەکان وەلا بنێن و بتوانن بە زۆری ئەو خاڵە ئیجابیانەی کە لێ نێوانیانە هەیە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی کولتوریەوانێ بتوانن خاڵە سلبیەکان وەلاو بنێن و کار لەسەر بوژانەوە و گەشانەوەی پەیوەندی سیاسی و ئابووری و دیبلۆماسیەکانی ئەم بکەن و چونکە بۆ هەردوو لە گرنگی استراتیژی خۆی هەیە. چراخان باسیەوەت کرد کە هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە قوڵایی مێژووی هەیە. هەرێمی کوردستان لەو ماوەی ڕابردوو پرسی پەرەپێدانی کللتوریش بەشێکە لە سیاسەتەکانی تەنان نەک لەگەڵ وڵاتانی ناوچەکە لەگەڵ وڵاتانی فەڕەنسا و ئەڵمانیا و کۆریای باشوور و چین و زۆر لە دەوڵەتانی دیکەشە جۆرێک لە هەماهەنگی و هاتنی وەفدی کللتوری بۆ هەرێمی کوردستان و چوونی بەشێک لە گروپ و تیپ و ناوەندە هونەریەکان یان ئەدەبیەکانی کوردستان بۆ وڵاتانی ئەوروپا بۆ وڵاتانی ئەمریکا بۆ چین بۆ رووسیا بۆ زۆر وڵاتی تر. خوێنەوەت بۆ ئەمە چییە؟ چەند بابەتی کللتورە توانێت هاوبەشی بکات لەوەی کە هەرێمی کوردستان
سیاستێکی دیبلۆماسی باشتر ئیدارە بکات. بە دڵنیای کولتور پێناسەی هەر نەتەوەیەکە خۆشبەختانە دەبینین لەم ساڵانەی دواییدا کە هەرێمی کوردستان زۆر گرنگی بە بابەتی کولتوری و فەرهەنگی داوە کە ئەمەش کاریگەری ئەبێت لەسەر پەیوەندیەکی سیاسی ئیجابی لە نێوان هەرێمی کوردستان و ئەو دەوڵەتانی کە پەیوەندیان هەیە لەگەڵیاندا. ئێمە بە دیاریکراوی لەگەڵ ئێراندا مێژوویەکی قوڵمان هەیە هەر لە ئەگەر ئێمە زۆر دوور نەکەینەوە لە سەردەمی ڕژێمی دیکتاتۆری سەدام حسێنەوانێ هەم پەیوەندیەکی کولتوری هەم ئەوەی کە هەندێک جار ئێران بۆتە لانکا بۆ بڵێن ئۆپۆزیسیۆنەکانی هەرێمی بڵێن عێراق بڵێن لەو کاتەدا بۆیە ئەم پەیوەندیە پەیوەندیەکی وەکو وای لێ هاتووە وەکو پەیوەندیەکی ڕۆحی لێ هاتووە لە نێوان ئەم هەرێمی کوردستان و ئێران بێت وەکو ئەوەی کە ئێرانیش وا سێری تۆ ئەکات مەسەلەن لە یەک نەژادن کە نەژادی ئارین ئەمەش بۆ خۆی کاریگەری خۆی هەیە بۆیە کە دەبینین چەند پەیوەندی سیاسیەکان داکشان بەخۆیەوە ببینێت یان لە ڕووی دیبلۆماسیەوانێ پچڕانێکی کاتی ڕووبە پێم وایە گرنگیتان بەلایەنە کولتوریەکە دەبێتە هۆی ئەوەی کە لە ڕۆ سیاسی و دیبلۆماسیەکەشەوە هەنگاوێکی بەرەو پێشۆ بنین حتا لە ڕووی زمانەوانی شەوانێ تێهەڵکێشیەکێ لە نێوان مەسەلەن زمانی کوردی و زمانی فارسیدا بۆیە ئەمانە کاریگەری ئەبێت هەر نایەڵێت پەیوەندیەکە بەرەو پچڕام بچێ بەرەو نەمانی کۆتایی بچێ هەمیشە نوقتەیەک ئەمێنێتەوانێ بۆ ئەوەی هەرێمی کوردستان لەگەڵ ئێراندایان لە کولتور و ئەکا لەگەڵ هەر دەوڵێکی تردا بێ بۆ ئەوی پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوەوانێ بۆیە دەشبینین خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگی داوە بەو بابەتە. چراخان هەر بۆ ئیزافی قسانی جەنابەت کە هەرێمی کوردستان گرنگی بە بابەتی کولتورە و بۆی گرنگەم بابەتە ئێستا لە هەولێری پایتەخت کونسڵخانەی فەڕەنسا پەیمانگایەکی فەڕەنسیشی هەیە کە کار بۆوە کە بەشێ لە کولتور و شێوە ژیانی فەڕەنسیەکان لە هەرێمی کوردستان بناسیێنێ. پەیمانگای گۆتە هەیە لە هەرێمی کوردستان کە لە هەولێر و لە سلێمان و لە هەندێک شوێنی تریش پەیمانگاکە ئۆفیسی هەیە کە ئیش بۆ گەیاندنی هەندێک پەیامی مرۆڤ دۆستانی ئەڵمانەکان ئەگەێنێت بە هەرێمی کوردستان واکرێمە لە هەندێک ئاسی دیکەشا هەبێ حتا بۆ نمونە لە زانکۆی سلێمانی و زانکۆی کوردستان داولێر گۆشەی ئەمریکی هەیە کە گۆشەیەکە ئیش لەسەرەوەکە کولتور و فەرهەنگی ئەمریکیەکان بە هەرێمی کوردستان بناسیێنێ ینی کرانەوەیەکەی لە هەرێمی کوردستان بۆی کە لەگەڵ دەوڵەتان لەگەڵ نەتەوە جیاوازەکانە دەست و پەنجە نەرم بکات و مامەڵەیان بکات. بەرەکۆتایی بەرنامەکە چین پێم خۆشە وەکو شرۆڤەکارێکی سیاسی بۆ چونت بزانم لەسەرەوەی کە بە ئاستێکی باش خوێندنەوەت بۆ سیاسەتی دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان چییە؟ ئەم سیاستە سیاستێکی سەرکەوتووە توانیوەتی لەگەڵ سەردەم و لەگەڵ تیۆرەکانی سیاست و پەیوەندی نێودەوڵەتیە قۆناغی باش بچێتە پێشەوە یان لە ئاستی پێویست نییە خوێندنەوەت لەم بوارەیە چۆنە؟ بەدڵنیایی هەرێمی کوردستان هەمیشە لەگەڵ پەیوەندی دیبلۆماسی و ئاشتەواییە و ئەوەی کە ئەیبینین هەمومان کە ئەیبینین هەرێمی کوردستان ڕۆڵێکی دیبلۆماسی باش دەگەڕێت لە ناوچەکەیە و هەروەها پەیوەندیەکی باشی دیبلۆماسی هەیە لەگەڵ وڵاتانی ناوچەکەدا هەروەها لەگەڵ ئەمریکادا بێ لەگەڵ غەربا بێ باڵانسی پەیوەندیەکانی ڕاگرتووە خۆی گرنگەکە لەمەیە کە هەرێمی کوردستان نەبووەتە بەشێک لە هیچ لایەنێک خۆی بۆ هیچ یەکلایی نەکردەوە کامل لە علاقاتی دەولی لە پەیوەندی نێودەوڵەتەکانە گرنگی خۆی هەیە توانێتی ئەو هاوسەنگی پەیوەندی دیبلۆماسیە لەگەڵ دەوڵەتە دژبەرەکانی ڕابگەێنێ و هەروەها تەنانەت لەو بارودۆخە قورسەی کە هەرێمی کوردستان چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئابووریەوە بەخۆیەوە بینی ئەو هەر بەردەوام بۆ لە گەشەپێدان بە پەیوەندیەکانی لەگەڵ ئەو دەوڵەتانی کە دژایەتیشیان کردووە لەگەڵ ئەو دەوڵەتانی کە مەسەلەن کە قەیرانیان بۆ دروست کردووە حتا لەگەڵ خودی عێراقدا کە دەیان بربەستی بۆ دروست کردو دەیان کێشە و نەنگی بۆ دروست کردو ئەم هەر هەنگاوی ناوە بۆ ئەوەی کێشەکان و گرفتەکان بە شێوەی دیالۆگ بە شێوەیەکی دیبلۆماسیانە چارەسەر بکە ئەمەی کە دەیبینین لەلایەن هەردوو کارکتەری سەرەکی هەرێمی کوردستان کە یەکێکیان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە و بەڕێز کاک مەسرور بەرزانی و ئەویتیشیان سەرۆکی
هێرێمی کوردستان بەڕێز کاک نێچیرەڤان بارزانی بەڕاستی کارکتەری دیبلۆماسی گرنگن و هەمیشە هەوڵی پەرپێدان و بەرەو بەشچوونی پەیوەندیەکانی هەرێمی کوردستانیان داوە حتا لە دۆخە قورسەکانیشدا. چرا شەماڵ ئەشرەفەکاری سیاسی سپاس بۆ هاتنت بۆ بەرنامەی ڕاڤا و سپاس بۆ بەشداریت و بۆ هەموو شیکردنەوەکانت. سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ ئێوەش. ئەزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاڤا تا ڕاڤەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.